ئەگەر کەسێکی ئەلمانی وا بیر بکاتەوە کە سیاسەت یانی درۆ و دەرەسا یانی فڕوفێڵ یانی چاواشەکردنی خەڵک یانی هەر چۆنیشی بێ لە دەسەڵات بمێنێتەوە ئێمە وا بیر ناکەینەوە ئێمە وا نیشانی دەین لەم کۆمەلگایە نەخێر سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە لەگەڵ خەڵک کۆمەلگای خۆت ڕاست بکەیت سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە خزمەتکاری خەڵکی خۆت بێ سیاسەتی ڕاست و دروستی کە بتێ حکومڕانی پێ بکەی ئەوەیە کە خەڵک چی پێویست بوو چی هەڵبژات ڕێزە ڕاو بۆچنی خەڵک بگری نەک هەر ئەوەی کە خۆت دەتەوێت پێت باشە هەرەوە بچەسپ پێکەوە مەبدە و بەڕاستی ئەو فێرعەونایەتیە ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلى سبيل الرشاد هەر ئەوەی کە ئەمن نیشان دەدەم و پێمە هەر ئەوە ڕاستە و ئەوەی کە من ئەو ڕێی ئەم پیشان دەدەم هەر ئەو ڕێی ڕاست و حەقە ئەوە فێرعەون وا دەڵێ بەس ئێمە وا ناڵێن ئێمە پەیامێکی خۆمان پێ دەدەن کاکە خەڵک ئەمە پەیامی ئێمەیە ئەمە بەرنامەی ئێمەیە ئێمە ئاوا سیاسەت دەکەین ئەوە هەڵوێستەکانی ئێمە لەبارەی پرسە سیاسیەکان و هەڵوێستەکانمانە فەرموون چێ باشتری پێ چێ ڕاستری پێ بابی خاتە ڕوو بەڵام بەڕاستی ئێمە لەگەڵ ئەو سیاسەتی چاوەشەکاری و لەگەڵ فڕوفێڵ و لەگەڵ درۆ و لەگەڵ ساختەکاری و لەگەڵ ئەو هەم پێشەرکاریکە بەرامبەر بە خەڵک و بە مقدراتی خەڵک دەکەن نین بەرگریکردن لە خەڵکی ستەملێکرا و لە خەڵکی هەژار و فەقیری ئەم وڵاتە هیچ پەیوەندی نەبوو هیچ کاتێک نە بە بەشداریکردن لە حکومەت نە معارەزە بوون ئەو هەر مەبدەیەکێمە هەمانە لە حکومەت بین خەڵکێکی مەزلوم و ستەملێکراو بین دیفاعی لێ دەکەین لە حکومەت بین خەڵکێکی مەزلوم و هەژار ببینین بەرگری لێ دەکەن معارەزەش بین وخا خەڵکێک ستەمکار بێ و هەر ئێمە دژی دەبین لە حکومەت بین خەڵکی ستەمکار هەبێ دژی ستەمکاری و بەڕاستی ئەندام و کادریەکانی من زۆر جار پێیان گوتیان کاکە لەسەر هەڵوێستەکانی خۆتان بەردەوام بن پاشە کشە نەکەن لەبەرەی خەڵک دژی ستەمکار لەبەرەی مەزلوم با ئەگەر قەزێکی ئێمە تەحەمولی ئەو ئازار و ناڕەحەتی و فەقیری و هەژاری و ستەم و زوڵمەی دەکەن کە لێمان دەکرێت تەحەمل دەکەین ئێوە پاشە کشە نەکەن و بۆمە بەڕاستی معنەویاتێکی بەرز بوو زۆر جێگەی دڵخۆشی بووە ئەرکێشکمان ئەوەیە ئێمە بەشدار دەبین لە دەرکردنی یاسا و هەر بڕیارێک کە بە قازانجی خەڵک بێ هەر خەڵکێک پێشکەشی بکە ئەمە تەعەسوبمان بۆ شتی خۆمانمان نییە الحکمة ضالة المؤمن زە ئەوە دەبێت جیاوازەکانی ئێمە بە لە خەڵک هەر فراکسیۆنێک پرۆژەیەک پێشنیازی یاسایەک بێنێتە پێشێک کە بە قازانجی خەڵک بێ خەڵک سوودی بینی ئێمە پژیر دەکەین دەنجی پێ دەدەین